بە سعری بنزینیش لای خۆمان دوێنێکە من بە 900 تێم کرد تقریبا لەوانەیە ت بچێتە دەوری 1000 و ئەوانە بەڵام لێرە بە 450 دینارە هەر یەک حکوومەتە و هەر یەک وڵاتە و هەر یەک جێگەیشە ئیتروە لە ڕووی باش و خراپیەوە ئەم بنزینەی ئێرە کە ئەدرێتێ بە حیسابی نۆرمال وەرەگرین بەڵام لە مەحەسەنەکە لای خۆمان باشترە ئەمە یەک دووەمیش لە ڕووی عەدادەوە ئێستا مەسەلەن جاری وایە لای خۆمان عەدادەکان کەتیەکەی زۆربەی زۆریان هەوا ئاخوێنێتەوە ئەمە هەواوشتی نییە ئەو بڕە لیترێک کە ئەداتێ ڕێک تەواو هەر ئەو بڕە بە کاملی ئەداتێ هیچ ئەوەی تیانی بڵێ نوقسان بێ ها جمعان نییە چین هەموو ڕۆژێک بنزین تەوزیعکردن هەیە چکە ئەم خەڵکە وەزع نییە ئەو خەڵکە بە چای خۆتان ئەیبین لە سەعات دویشەوە هەیە نەخۆشی هەیە ماڵ و مناڵی هەیە هەیە عیادەی هەیە هەیە دائیرەی هەیە ئەو خەڵکە ماڵ و مناڵی بەجێ هێشت و هاتووە لێرە سەرە ئەگرێ بۆ هەر وەک یەک وڵاتە و هەر یەک شوێنە بۆچی لێرە بەر ئەکەوێ و لێرە هەرزانە و لێرە بۆ شێوەیە خەڵک دێ وەکو پەپولە بۆ ئێرانە بۆ لای خۆمان مەسفاکە لای خۆشمانە بە حیساب لەوانەیە عنی ئەگەر بپرسی زۆربەی زۆرتان ئەزان کە لەوانەیە لە مەسفاکەی بازیانەوە ئەم بەنزینە بۆی ئێرە بۆ لەوێ ئەو هایە لێرە ئەو هایە من پەیام ئێرە ئەمە قەرەنجیرە ئەمە قەرەنجیرە ئێمە لە چەماڵەوە هاتین بۆ قەرەنجیر بەڵام ئەوانەیان پێی ئەڵێم لەخوا بترسن لە ڕۆژی قیامەتە وەڵامێک حازرکەن بۆ خۆیان ئەمە حاڵ نییە ئەنی لە ناو خۆمانە پاڵێوگا هەیە و تا لە بازیانە ئەچێ بۆ بەخا ماقوڵ نییە لە ئێمە حرامە تاپوتۆزەکەی بۆ ئێمە بەرهەمەکەی نەبێ ئەمە کەی ڕەوایە هیوادارم بەرپرسان جوان لە دەنگمان بێ بە تایبەتی پارێزگای سلێمانی بەرپرسەکان بەڕێز قوبات تاڵەبانی هەموو بەرپرسەکانی تر بەڕێز مەسرود بەرزانی کێشەی خەڵکی چارەسەرکەن هیوادارم سوتەمەنیمان بۆ دابین کە وەگە بیستین لە شۆت غازەکە گرانە نەوت گرانە نییە چوار ڕۆژتر نەوتە مەگەر چی وەرگری بدەیتە سوتەمەنی بەش ناکە دەرحەق ناکەی ئەمە خەدرا ئەمە زوڵمە ناحەقیە دەرحەق و خەڵکاکەگری ئەمە ڕەوایە لێترێ بەنزین لە چەمچەماڵ بە 1000 دینارە چه قوبڵێکە خوا بەرداریە هیچ ژێری خاکی خۆمانە نییە بەتڵە غاز بە هەمان شێو پارێز زۆر چۆتە سەری ئەوە بەنزینەکە خۆتان سەیری کە لە قەرەنجیر و هاتوونە بۆرە لێرە بە 450 زۆر نایە بوو شازە بەنزی خانەکان چەمچەماڵ بگرێتەرێ هەموو یەکە ئەمە نووسیوێتی فلانە و فیسارە دەرەجێکە ئەچینە دەرەجێکەکان لا مەندیقەی سنوور خۆمان بە کەڵک نایە یەکسەرە و سیارەیە لێدە وەرە ئێرەشتەی کە خۆتان توانن تاقیکەن و باشترین بەڵگەیە لێرە ئەمە ناحەی قەرەنجی لەسەر بە حکوومەتی عێراقیە بەس هەرچی تێ خەڵکی چەمسەماڵ و بەرەوسەرەوەیشە بنزین کوالیتی زۆر چاکە بنزینێکی زۆر چاکە بە 450 بە وەرەقەی دن بە 450 بنزینەکەی بێکێشەیە هەتا بڵی چاکە لە مەحەسەنەی لای خۆمان چاکتر کاکە من 35 ساڵە پێشمەرگم پار مانگ دەخانشین بوومە ئەمە برادرە ئەگای لێ فقراتم 8 فقراتم 4 فقراتم 5 عملیاتە 2008 عملیاتم کردیا 5 فقراتم عملیات کراوە هەمووشی لە پێشمەرگایەتیە 35 ساڵە پێشمەرگم قاسم سەوفانی هەر ئەمە شەتانەدایە لە قاسم ناتوانم 2 دقە بە پێوە بوەستم ئەوە کورسیشم پێیە کورسەکە ناو سیارەکەی هەموو جار لەبا کورسەکە دانیشم ئەستە و پشتی نەبێ حسابی بۆ ناکەن دیارە بنزین ماوەیەکە ینی سعری زۆر گران بوو پێشتر بنزین بە 450 بوو ئێساکە سعرەکەی ڕۆیە بۆ نۆرمال 850 محەسەن تقریبان چۆ بۆ 950 ئەوە بڵێن بنزینە جۆرەکانی تر لە 1000 بەرەوسەرەوەیە دیارە ئەمەش بارگرانیەکی گەوری خسۆدە سەر مەسەلەر بنزین نییە مادەکانی ترە نەوتە ئەوە جگە لەوە مادە خۆراکیەکانە هەموو مریشکە هەموو شتەکان گران بوونە وڵای ئیسا ئەوەی من بە چاوی خۆمەی بینم لەم کاتێ تەنیا ئەوە منم ئەوەی سەباسیارێتتر داخلە بێ ینی هۆکارەکە شێوەیە گرانیە بەڕاستی خەڵک پاری پێنێ معاش وەکو پێویست نییە ینی سعری دۆلار گران بووە ینی هەموو شتەکان ئەمانە تەسیری هەیە لەسەر ئابووری و بارشانی خەڵک قورسر بووە بۆ لەم کاتێ بۆ نمونە ئێمە لە شاری چەمچەماڵە ئەم قساکەینەوە بان لە قەرەنجیر تقریبان 20 دقەیەکە چارێکێکە سیرێکی لێ بە 450 شوێنێ وەک چەمچەماڵ بنزین بە 1000 بە محەسەن تقریبان بە 1000 نۆرمال بە 850 یعنی ئێمە بەڕاستی یعنی وەکۆڵێ بانیەکە و دووەوە زۆر بەداخەوە